هەمووان سپاسگوزارن بۆی کە ئێستا بەرهەمی ناوخۆیی باڵادەستە و خواستێکی زۆری لەسرە. وەک هەمیشە خاکێکی بەپیت کەش و هەوایەکی گونجاو بە جۆرێک کەم بەرهەمی کشتتوکاڵی هەیە کە لەم خاکە گرنگ و بەپیدەدا نەتوانرێ بەرهەم هێرێ. بەڵام هەموو ئەمانە پێویستی بە پلانێکی استراتیژی بووە و دەستگیرۆیی و پاڵپشتی جوتیاران بووە. هەر لە کەڵگەوە تاکو دەگاتە دەستی خاوەندوکان و فرۆشیارەکان بۆی هاوڵاتیان بەرهەمێکی 100% سروشتی و ئۆرگانیک بکڕن لەسەر و هەموو شێوە پارەکە لە ناوخۆی وڵاتدا سوڕانەوە بکە و هەمووان لێی سوودمەند بن. هیچ کاتێک هێندەی تەمەنی کابینەی نوێم پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆیی نەکراوە و دەستگیرۆیی جوتیاران نەکراوە بۆی بتوانن هەم سوود لە بەرهەمەکانیان وەربگرن هەمیش خواست و پێداویستی ناوخۆیی پڕ بکەنەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا باز لە کار و چالاکیەکانی کابینەی نوێم بکەین بە تایبەتی لە سێکتەری کشتتوکاڵی کە چی کردووە لە تەمەنی کابینەی نوێمدا. مەبەستمانە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. قەیران لە دوای قەیران ڕێگری لە بەرهەمی ناوخۆی و هاوردەکردنی بەرهەمی بیانی نەبوونی پاڵپشتی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و چەندین کێشەی دیکە لە کەرتی کشتتوکاڵ ببووە هۆی ئەوەی بەردەوام جوتیاران خۆپیشاندان بکەن یانیش بەرهەمەکانیان فڕێ بدەن لە ساڵانی ڕابردوودا. بەڵام کابینەی نوێم وەک یەکێک لە هەرە کارە لە پێشینەکانی بووە هۆی بوژانەوەی سێکتەری کشتتوکاڵی. سەرۆک وەزیرانێکی فریادڕست توانی لە ماوەی 5 ساڵدا سەرباری قەیرانەکان شۆڕشێکی کشتتوکاڵی بەرپا بکە نەک هەر پاڵپشتی بەڵکو بە هەوڵا دیبلۆماسیەکانی دەیان دەرگای ناوخۆی و بیانی بەڕووی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان واڵا بکات. سیاسەتی ئێمە هەمە جۆرکردنی داهات یەکێک لەوانە کشتتوکاڵ. کشتتوکاڵ بنەمای دروستکردنی ئابوورێکی بەهێزە بۆ هەر وڵاتێک. ئێمە خاکێکی بەخێر و بەپیتمان هەیە وەکو پێویست سوودی لێوەرنەگیراوە. ئەگەر کەرتی کشتتوکاڵی پەرەی پێ بدرێ بێگومان ئەمە یارمەتی دەردەبێ بۆ پێشخستنی کەرتەکانی تریش. ئاجی چەند جارێک دێنە ناو گومرگەوە گلەی ئەوە دەکرا کە زۆربەی بەرهەمەکان بیانین لە دەرەوە دێن بەرهەمی جوتیاران بە فیرۆ دەچێت. ئێستا ئێمە لە گومرگین پێم بڵێ بەرهەمە ناوخۆیەکان چۆنن بەرهەمە بیانیەکان کەمترن زۆرترن لە خوای بەزیادبی وەکو دەرێ ئەم سار فەلاحەکانمان بەروبوومیان هەم لە ڕووی سعرەکانیان سعریان باش بووە و بەروبوومەکانیان زیادیان کردووە و وەکو دەرێ حکوومەت هەرچەند پارپشتی فەلاحی بکە بەروبوومی ناوخۆمان زیادە. ئێستا ئەمە زیاتر ناینین. ئێستا زۆر شتەیە بەروبوومی خۆمان هەیە لە دەرەوە هاوردەی ناکەین لەبەر ئەوەی بەروبوومی خۆمان هەبی هەتای خۆشمان هەبی ئەمە دەرەوە ئیشمان پێ نابی ئینشاءڵڵا پەرە ئەگەر حکوومەت یارمەتی ئەو خەڵکەی بدا فەلاحەکانمان بدا زۆر بەرەو پێشی دەتوانین بەروبوومی خۆمان هاوردەی دەرەوە بکەین و بە شتێکی جوان دیکۆرێکی جوانی بۆ بکەین و بۆ دەرەوەی وڵات بنین. لە ڕووی نرخەوە بەرهەمە ناوخۆیەکان ئەم ساڵ زیاتریان کردووەم 1-2 ساڵە یار وەکو خۆی بووە. وڵی شکر لۆخوای ئەگەر فەلاحەکانمان لێ بە عادز نەبن ئەو سار سعر دوو بەرابەر سەرسارە بووە. سعری بەروبوومی فەلاحی خۆمان لەخوای زۆر باش بووە. یعنی سعرەکانت دوو قات بووە. چەند بوو جیاوازیەکەی چەند بوو ساڵان چەند بوو ئێستا چەندە؟ بەخوای وەکو دەرێ برین پیاز داهاتە 200-250 ئەو سار پیاز لە 400 دینار نەهاتە خوارێ. بیبەر هەرەوە بیبەر بە 400-500 ئەو سار هەتا هەزاریش ڕۆیە. تەماتە هەردوو قات بوو. تەماتە سندوقی بە 1000 دیناری بوو. ئەو سار 500-600 دینار
بە هەموو شێوەکانی هی ئەوەیە کە حکومت پاڵپشتی بەرهەمی ناوخۆی کردووە طبعاً وەکو حکومەت و وەکو خاوەن نووسینەکانی ئەو لێ نەگەڕا هیچ دەرەوەی داخلی ناو شار بێت و ناو حکومەتی خۆمان بێ هی خۆمان لە خوای بە زیادبی هەموو ڕازی بوونا خوای بە زیادبی وەکو دەرێ سەرۆکی حکومات بە هەموو شێوەیە پاڵپشتی خەڵکەکەی دەکا یارمەتی خەڵکەکەی یارمەتی فەللا دەدا هاتیە لە ناو خەڵکەکەی سوڕاتەوە ئەو بەروبوومانە هەکە زیادمانەیە هاوکاری کردینە ئینشاڵڵا ئەمەش قەت پشتی تێ ناکەین و پشتی دەگرین و یارمەتی دەدەین و ئینشاڵڵا هەر سەرکەوتوشی دەکەین. ئەم سێ ساڵە زۆر باش بوو ئەم سێ ساڵە بەروبوومی ناوخۆ زۆر باش بوو هەم بۆ فەلاحەکان هەم بۆ کڕیارەکان یعنی زۆر مەمنونی حکومەتی هەرێمی زۆر پاشپشتی فەلاحەکانمان بوو ئەم سێ ساڵە هیوادارین کابینەی دەوام بەوەش باشتر بێ ینی هێگووادارین فەلاح بەرەو پێش بڕوا هاوکاری فەلاح بێ 180 من ڕزقی ناوخۆمان لێستا هەموو شتێکمانێ هەرچی بڵێ ینی لەگە پێشتر لەگە 4-5 ساڵی پێشتر زۆری فەرقیستا. ئەگەر گوزەرێک بە ناو عەلوەکانی هەرێمی کوردستان بکەین ئەوە بەڕوونی دەبینین کە بەرهەمی بیانی بە ڕێژەیەکی بەرچاو کەم بۆتەوە و ئەم بەرهەمی ناوخۆیی کۆنتڕۆلی بازاڕەکەی کردووە. ئێوەکو سەرپەرشتیارانی ئەلوای سەوزە و میوەی هەولێر سەبارەت بە پاڵپشتیکردنی بەرهەمەکانی ناوخۆیی چۆن ساغ دەکرێتەوە لێرە؟ طبیعی ئێمە لە سەرەتای مانجی پێنجەوە بەروبوومی سەوزایی و بەروبوومی سەوزە و میوەی هەولێر پێدەگاتن هەم هەولێر هەم هەرێمی کوردستان. ئەمە لە ساڵانی ڕابردوو دەمانبینی بەروبوومی جوتیاری خۆمانە بە چاوێکی کەم سەیر دەکرا بەروبوومەکان ساغ نەدەکراوە بەروبوومەکان جوتیاران ناڕزاییان دەردەبڕی خۆ پیشاندانیان دەکرد لەسەر شەقامەکان بەروبوومەکانیان فرە دەدایە سەر شەقامەکان بەڵام خۆشبەختانە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان ڕێزدار سەرۆک مەسرۆر بارزانی بەڕاستی پشتیوانیەکی تەواوی سێکتەری کشتتوکاڵی کردووە سەرجەم ئەو کۆنتاکە و ئەو هەماهەنگیەی لەگەڵ حکومەتی عراقی هەمووی بە پشتیوانی جەنابی سەرۆکی حکومەت بووە لە ئێستادا ئێمە لە سێکتەری کشتتوکاڵ هەرێمی کوردستان بە شێوازەکی گشتی هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بەڕاستی بە تایبەتی لە سێکتەری کشتتوکاڵ تەواوتەوە و لە پێشەوەین بەروبوومەکانمان ئێمە لە جگەلەوەی کە ناوە خۆی خۆمان ناو هەولێر و سنووری ئیداری هەولێر و دەوروبەری پڕ دەکاتەوە بەروبوومەکانمان ئێمە دەنێرین بۆ خوارو ناوەڕاستی عراق بەروبوومی عراقیش پڕ دەکەینەوە و بگرە بەروبوومی جوتیارانی خۆمانە لە کەندا و لە وڵاتانی کەندا و لە وڵاتی سووریا لە وڵاتی سعودیا لە وڵاتی ئیمارات بەشێکیش لە بەروبوومەکان بۆ ڕۆژ ئاواژ ئێمە بۆ وڵاتانی ئەوروپیش دەمانبینی لە ساڵانی ڕابردوو خۆ پیشاندان دەکرا بەرهەمەکان فڕێدەدرا لەم 2-3 ساڵەیە ئەمە ڕووی داوە نەخێر لەو 2-3 ساڵە جوتیاری خۆمانە بەڕاستی هەر هەمووی گەشتبینە و هەر هەمووشی جوتیارەکان بەروبوومەکانیان بە نرخێکی زۆر باش دەفرۆشێتن بەڵام ئەمە چ شتێک دەڵێن گرینگە ئەوە گرینگە کاتێک کە بەروبووم پێدەگاتن ساختکردنەوەی گرینگە کاتێک کە پشتیوانی جەنابی سەرۆکی حکومەتی هەرێم بۆ بە بازارکردنی بەروبوومەکانمان بەڕاستی جوتیار هەمووی زۆر بەشێکی زۆر لە جوتیارەکان زراعەت و شیناییەکان و ناوچەکانی گوند نشینەکانیان جێهێشت بوو بەڕاستی بەڵام ئێستا سەرجەمیان گەڕاونەتەوە بەروبوومی خۆمانە خواستێکی زۆری لەسرە هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوە گۆڕانکاری زۆرە خاڵی یەکەم ئێمە بەڕاستی لە ڕووی نرخەکانەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو نرخی بەروبوومی جوتیاری خۆمانە لە 200 دینار و لە 150 دینار و لە 300 دینار سەر نەدەکەوت بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە ئەگەر بە نمونە باسی بکەین تەماتەی ناوچەی حاجۆمەران و سیدەکانمان هەیە تەماتەی ناوچەی شێخانمان هەیە لە 600 دینار کەمتر نییە یعنی نرخەکان سێ بەرامبەرە بەڕاستی ئەوەی کە ئەو هەوڵانەی کە جەنابی سەرۆکی حکومەت بۆ ئێمە داوێتی ئێمەش لێرانە بەڵێن بە جەنابی سەرۆکی حکومەت دەدەین کە ئێمەش وەفادار دەبین لە 20دا ئەو هیلاکەتی و ماندووبوونەی کە بۆ ئەو خەڵکەی کێشاوێتی ئێمەش لەسەر بەڵێنی خۆمان دەبین و ئەوەی کە جەنابی سەرۆک پێی باشە ئێمە دەنگ دەدەین بەوانە. پاڵپشتی جوتیاران
سوودوەرگرتن لەو بەرهەمانەی دەیخێنە بازارەوە بە نرخێکی باشتر لە ساڵانی ڕابردوو دەستکەوتێکی دیکەی کابینەی نوێمە چونکە ئێستا ڕێگری یان باجێکی زۆر دەخرێتە سەر بەرهەمی هاوردا بەمەش نرخی بەرهەمە خۆماڵیەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بۆ 2 هێندە بەرز بۆتەوە. خۆشببختانە ساڵانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کاتی پێگەشتنی بەرهەمی خۆماڵی باج یاخود قەدەغەدایەتە سەر ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێتن. بەڵام وەکو جەنابەت دەزانی بەدەستڕەنجینی جوتیارەکانی خۆمان و بەرەکەتی زەویەکانمان بەرهەمێکی زۆر زیاتر لە پێویستی خۆمان بەرهەم دەهێنرێت. ئەمەش دەبێت ڕێگە چارێک بدۆزرێتەوە بۆ بە بازارکردنی. خۆشببختانە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان ینی زیاتر تاکید فۆکس خراسەر ئەو بابەتە بۆ ساختکردنەوەی بۆ نمونە سەتا هەشتای بەرهەمەکانی خۆمان لە خوار و ناوەڕاستی عێراق ساغ دەکرێتەوە بەڵام بەهۆی ڕێگریەکانی بازگەکانی حکوومەتی عێراقی ئەوە بوو دەماندیت ساڵانی ڕابردوو ئەو بەرهەمانەی وەکو تەماتە و پەتاتە و باقی بەرهەمەکانی خۆمانە یاخود لەسەر زەویەکان دادەڕزان یاخود لە جادەکان فرێدەدران. بۆیە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆک وەزیران تەداخولکردنی لەو بابەتە ئەوە بوو بە پێدانی پشتگیریەک لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەولێر و سەرجەم وەزارەتی کشتتوکاڵ بەرهەمەکان هیچ کێشێکی دروست نەکرد. بۆیە لەو بە بازارکردنەش خۆشببختانە بۆ نمونە ساڵی ڕابردوو 30,000 پشتگیریمان بۆ 30,000 بار هەڵگر هەر بار هەڵگرێک زیاتر لە 18 تان بەرهەمە جیاوازەکانی بار کردووە. ئەم ساڵ تا ئەو دقی لەگەڵ جەنابەت باز دەکەم 32,000 پشتگیریمان داوە. ئەمە شوا دەکات کە تو بازارەکرد لۆ بەرهەمی خۆماڵی دروست کردەوە داواکاری خواستی زۆر لەسەر دەبی کە خواستیشی لەسەر و نرخەکان بەرز دەبێتەوە. بۆیە سەیری ڕابردوو بکەین دەماندیت بەرهەمی تەماتە لە زەویەکان فرەدەدرا لە جادەکان فرەدەدا عین ناڕزایەتی زۆر دروست بوو. ئەمەش ئێستا بۆ نمونە بەرهەمی تەماتە ئەو ساڵ خۆشببختانە لە 400 دینار نەهاتەتە خوارەوە بگرە ئێستا لە تەماتەی جوان هەتا 900 دیناری 800 دینار 700 دینار ئەمەش بەرهەمی ئەم تەرکیزکردنە و ئەم چاپ پێداخشانەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ زەرەر نەکردی براجوتیارەکانمان لێرەدا براجوتیارەکان زۆر دڵخۆشن داواکارن ساڵانە بەردەوامی ئەو پشتگیریانەی لەلایەن حکوومەتەوە بۆ زوتیارەکان. ساڵانی ڕابردوو بەرهەمی پەتاتە 5 ماک بەرهەمی خۆمانە بەکارداهات ئەوەی دەفرۆشە ئەوەی فرەدەدا بەڵام بەهۆی زۆری ئەو کۆگا سارکەراوانێک کە ئێستا هێتمان و هەم کەرتی تایبەت و هەمی خۆمانەش خۆشببختانە بازرگانەکان پەتاتەی زۆر کۆگا دەکرێت و بە بازارش دەکرێت. ئێستا تەقریبن 1 مانگ پەتاتەی لە دەرەوە دێ دەنا 11 مانگ پەتاتەی خۆمان بەکاردێنرێت. یعنی ئەمەش جێگای دەستخۆشیە ینی دەتانی لە پەتاتە لە ئاستی خۆبژێویدایە ئەوەش لەبیر نەکەین ساڵی ڕابردوو نزیکەی 15,000 تۆن پەتاتە ڕەوانەی سعودیا و ئیماراتی دووبەی کرد ئەمەش هەر بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان. پاراستنی ئاسایشی خۆراک یەکێک لە کارنامە و پلانە جێبەجێکراوەکانی کابینەی نوێم بوو بە جۆرێک بەرهەمە ناوخۆیەکان نەک خواستی ناوخۆ پڕ دەکاتەوە بەڵکو خواستێکی زۆریشی لەسرە لەلایەن وڵاتانی کەندا و یەکێتی ئەوروپاوە. کارنامەی کابینەی نوێم و کە پاڵپشتی بەرهەمی ناوخۆی کە دەستگیرۆی جوتیارەکان بکە من دەمەوێت لەگەڵ بەڕێستانە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەرئەنجامەکەی چی بوو؟ ئەشکرایە پێش کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی براجوتیاران ئەگەر هەش با زۆر دیاریکرا و مەحدود بوو بە بارتەقای پێداویستی ناوخۆ نەدەکرد ئەگەر زۆر جا لە یەک مەوسمیش پێڕادەگەیش دەرفەتی بە بازارکردنی زۆر دیاریکرابوونەی دەتوانی وەکو پێویست بەرهەمەکانی خۆیان بە بازار بکەن. بەڵام حکمەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی توانی بەرهەمی کشتتوکاڵی هاوتەریب لەگەڵ زیادبوونی دەرفەتی بە بازارکردنیشی بۆ بەڕەخسێنی
ئێستا کە خۆ دەبینیت ئەوە لە ناو بەرهەمی ناوخۆ ڕاوەستاوین ئەوەی لە بەرچاو دەورەمانە هەموو دەزڕەنجینی بەرهەمی براجوتیارانی ناوخۆیە ئەوە جگە لەوەی کەوا پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە پێویستی بەوە شەیەکەوە کار ئاسانی بۆ بکرێت و هەناردە بکرێت بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ بەرچاوڕوونی بەڕێستان لە چوارچێوەی ئەو لێک تێگەشتێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیناویتە کایەوە زیاتر لە 32,000 پشگیریمان داوەتە براجوتیاران کاتێک ئەمن سەرنجە دەمە ئەوەی دەبینم کاتێکەوە سەرکردە و سەرۆکەکان سەردانی هەرێمی کوردستان دەکەن ڕڵپەچی دیبرۆماسی هەیەکەوە ئاڵوگۆڕی دیاری بکرێت ئەوەی ئەمن تێبینیم کردووەکەوە چەندین ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کەوا بەرهەمی ناوخۆی هەنار هەنجوین بە دیاری داوەتە سەرۆک و سەرکردەکان تاوەکو بەرهەمی ناوخۆ بناسیێنێت لە وڵاتانە و زیاتر و زۆرتر دەرفەتی بە بازارکردنی بۆ بڕستێت خۆی لە خۆی داوە هەنگاوەکی کاریگەر بوو کە جەنابیان پێهێستا وای کردکەوە بەرهەمی کشتتوکاڵی هەرێمی کوردستان جگە لەوەیکەوە لە عێراق و وڵاتانی دەوروبەرمان بە بازار دەکرێت بۆڵکو بۆ وڵاتانی تر و بۆ قارەکانی تریش هەناردە بکرێت جوتیاران لە ساڵانی ڕابردوو دەیانوت بەرهەمەکانمان پارە ناکە ماندووبوونەکانمان دەرناهێنێتەوە ئەمە تێپەڕیوە ئێستا جوتیارانی حەقی خۆیان وەردەگرن جوتیاران کاتێک بەرهەمەکانیان پێڕادەگات زۆر بە گەشتبینیەوە دەڕوانە ناو بەرهەمەکانیان یەک لەبەرەوەی کەوا سنوورەکانیان بۆ کۆنتترۆل کراوە کەوا بەرهەمی هاوردەکرا و لە بازار زۆر بە کەمی دەبینرێت ئەگەر هەست پێ بکرێت ئێمە دەست بەجێ بەردوواداچوونی لەسەر دەکەینکەوە ئێمە ئەو شوێنانە سزا دەین هەر لە ماوەی ڕابردوو پێش چەند ڕۆژێک ئێمە 17 شوێنمان سزا دەکەوە بەرهەمی هاوردەکراویان تێدا هەبوو هاوتەری بەرهەمی ناوخۆشە بوو بۆ پشتیوانی بەرهەمی ناوخۆ ئێمە ئەو شوێنانەمان سزا داوە بۆیە لە پاڵ ئەوەی کەوا بەرهەمەکەی بە گرێنتی بە بازار دەکرێت نرخەکی باشی بۆی دەکات کەواتە جوتیار زۆر گەشتبینە لەسەر بەرهەمەکەی خۆی زیاتر و زۆرتر وابەستە دەبێت بە کەرتی کشتتوکاڵی زۆرتر و زیاتر گرنگی بە زەویەکانیان دەدەن کاکێ من دەمێ و پرسیارش لە تۆ بکەم جاران هەولێری پایتەخت سەبەتەی خۆراک بوو ینی بەرهەمە کشتتوکاڵەکان زۆربەی لێرەوە دابین دەکرا ئێستا ئەمە گەڕاوەتەوە ئەم دۆخەکان لەسەر ئەمە کراوە بەدڵنیاییەوە ینی دەتوانین بڵێن لە ساڵانی پێشوو پێش تێکسوونی گوندەکان و ڕاگواستنی گوندنشینان بۆ شارەکان کەوا سیاسەتی ڕژێمی پێشوو دەی سەپان بەسەر هەرێمی کوردستان بە بەردەوام هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر دەیتوانی سەبەتەی خۆراک دابین بکات بۆ تەواوی عێراق ئەو ڕۆڵە پاشەوەی گوندەکان تێکسوون و گوندەکان ڕازگوێسران ئەو ڕۆڵەمان لە دەستدا نەمانتوانی ئەو بگەینەوە ئەو قۆناغی تا کابینەینەوەی من حکوومەتی هەرێمی کوردستان تا حکوومەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بۆ خۆی ڕاستەوخۆ گرنگی بە کەرتی کشتتوکاڵدا توانیمان دووبارە ئەو ڕۆڵە بەدەست بێنینەوە دیسان ئێمە پێداویستی ناوخۆ پڕکەینەوە سەبەتەی ناوخۆ پڕکەینەوە بشتوانین کەوە سەبەتەی وڵاتانی تریش پڕ لە ڕست و خۆراک بکەیت ئەوەش خۆی لە خۆیدا حکمت و سەرکەوتوەکانی کەرتی کشتتوکاڵیە کە لەناو بەرنامەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم 100% سەرکەوتوو و ڕەنجی داوەتەوە پاڵپشتی بۆ هەناردەکردنی بەرهەمی جوتیارانی نووسان چ بۆ پارێزەکانی عێراق بێ یا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بێ ئەمە چۆن کاری لەسەر کراوە ئەمەتان بۆ یەکلاییکردنەوە تەواوم کێشانە چارەسەر کرا ئێستا کە ئەو گرفتانەی کە هەبوون پێشتر لە چوارچێوەی حکوومەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر چوون ئێستا زۆربەی هەر زۆری گرفتەکان بەرەو کابوونەوە دەچن ڕێگریەکان کە لە بەرهەمی براجوتیاران دەکرێن ئێستا و ڕێگریانە لێوەی لە پێشیان ناکرێت نزیکی لە جوتیاران گوێکردن لە داواکارەکانیان ئەمە تا چەند پەیڕەوتان کردو ئێمە بەڕێستانمان بینین لە نزیکەوە لەگەڵ جوتیارانە خاوەن کۆگاکانی بەرهەمی سەوزە و میوان تا چەند ئەم پاڵپشتیە و دەنگی جوتیارانتان گەیاندۆ بەلایانی پەیوەندیدار بۆی کار لەسەر داواکاریەکانیان کرێت ئێمە خۆشبەختانە هیچ پەردەک و دیوارێک لە نێوان خۆمان و براجوتیارانمان دروست نەکردەوە بە بەردەوام لە سەرخەت بوونە لەگەڵیان کاتێک گرفتەک و ئارێشەشان هەبی دەست بەجێ ئێمە بەدواداچوونمان کردووە بە بەردەوام ئێمە تیمەکانمان لە بەدواداچوون دابوونە لە تەواوی بەش و بەڕێوەبەراتیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان ئێمە تیمی ڕێنماییمان هەیە سەردانی چێڵگەکان دەکات سەردانی براجوتیاران دەکات بە بەردەوام ڕێنماییان پێدەین هەر کاتێک هەست بە گرفتەکەن ئارێشە بکەن ئێمە بەدواداچوونمان بۆ کرد بۆ ئەوی چارەسەر بکرێت و بتوانین ئەو کەرتە کە پێشبەچوونی بەخۆی دیتووە لەو تۆپەی لەو ئاستەی کە بەدەستی ناونێتە خوارەوە ئێستا هەمووان بەیەکەوە پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی دەکەن لە هەرێمی کوردستان هاوڵاتیان کڕیاری سەرەکی بەرهەمە ناوخۆیەکانن چونکە
ستام و کوالەتی بەرهەمی ناوخۆیی زۆر زیاترە لە بەرهەمی بیانی. دوکانێکی سەوزە و میوەت هەیە ڕۆژانە خەڵک ڕوو تێدەکەن لەمێت ئەوە بزانم خواست بۆ بەرهەمی ناوخۆی چۆنە خواستی بەرهەمی ناوخۆی گەلە زیاترەی دەرەچی خەڵکەشی زۆر دێ مەسەلەن ئەوە جادرێ ئەو شتێکە دەستی دەکاتدرێ خۆمانە یانی تکەیە ئەگە خۆمانە بیتن ببێت دوودریتی دەکات دەبی برێوزا بێت تورکیا نا ئێرانیە نا سووریە ئەو هاالە برێ بەس ئەگە برێ خۆمانەیە دەبێت دوودریتی دەکات ئەمەش شکلیشی بڕک ناڕێک بیان گەورەترە گزکەترا خوارە خێز هەر دەیباتر بە هەر شێوێ هەری خۆمانی حەزێ لەماوەی ئەم چەند ساڵەیە تۆ هەست بە چ جیاوازیەکەی بەرهەمی ناوخۆی زیادێکی هەتا نەوعەتەکانیش باش بوو ئێستا لەو نمونەمە ئەو ساڵی سراحەتما کرد دەستەماتە هەموو ساڵان کێشەی تەماتەما گەرە زۆر بوو تەماتەنی هەر سنووقمەنیەوە فرێدا بەس ئەو سەر نازان تەماتەی زۆر جوان بەرهەم دێنی کوالێتەکەی زۆر باشە یعنی خەسارەما زۆر کەمترا ڕغبەتی زۆرە نەوێتی زیاتر سەرف دەبیتن تۆ مەسەن تۆ فرۆشیاری هەستەکەی ینی حەزت لەوە هەیە ڕۆژێ لە ڕۆژان هەموو دوکانەکەی تۆ بێتە بەرهەمی ناوخۆی چ لە سەوزە چ لە میوە بەتەکیت حەز دەکە هەموو خەڵکەک حەز دەکات لەبەرەوەی کە تو کە کابرا دێتە ژوورێ کە بزانانی هەموو خۆمانەی پرسیار لێ ناکاتن وە تووشی ئەوەشیش نابی ینی ئەولاولاژ نابی ڕاست دەرێ ئەوە خۆمانەی و خلاص هەمووی دەباتن بەبێ دوودری دەیبە چکە هیچ دەرمان حافیزە و بەڕاد و مەواکیمیاوی هیچ لێ نادرێتن کابرا ئاوەش پێدا دەیشواتە بەبێ دوودری دەیخوات و هۆ تام و لەزەتی فەرقی هەیە یعنی ئێستا خیارێک بشێنی شفتێک بشین تام و بۆنیشی فەرقی هەیە زۆر فەرقی هەیە خەڵک زۆر ڕغبەتی سەرە. ئێستا پلانەکان وەکو خۆی بۆ سێکتەری کشتتوکاڵی چوونەتە بواری جێبەجێکردنەوە دەیان پرۆژەی جۆراوجۆر لە سێکتەری کشتتوکاڵی و دەستگیرۆی جوتیاران و دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانیان بە تەواوەتی سێکتەری کشتتوکاڵی بژاندۆتەوە لە هەرێمی کوردستان ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە بوو کە سەرۆکوەزیران سەرەڕای قەیران و بربەستەکان بەڵام وەک فریادڕەسێکی قەیرانەکان هاوشێوەی سەرجەم سێکتەرەکانی دیکە سێکتەری کشتتوکاڵیشی بە تەواوەتی بژاندۆتەوە زۆر خۆشحاڵین ئەوڕۆ بە هیرمەتی جەنابتان لە هەمویان ئەفزەلتر جەنابتان ئەوە شانازیە بۆ هەمومان زێ خۆشحاڵیە بەڕاستیەوەی کردن شێکی زۆر زۆر باشە سەرەتاوە ئەبێ بە جۆرێک بکرێت کە ئەمە بێ بە براندێک بتوانین کوردستانی پێ بناسەنین.